نەورۆز ئەو مێژووی تیایدا بەردەوام دەسەڵاتدارانی کورد باسییان لە دامەزراندنی دەوڵەتی کوردی کردووە و موژدەی سربەخۆییان بە گوێی کوردستانیان داداوە کەچی لە ئێستادا کورد ناتوانێت لەو ڕۆژەدا بە ئازادی لە کەرکووک ئاڵای تیادا هەڵبکاتوە و بۆنەیە بەرز ڕابگرێت. بەرپرسێکی کۆمەڵ ئیسلامی دەڵێت حکومڕانی هەڵەی حزبە دەسەڵاتدارەکان وای کرد ئامانجەکانی کورد لە بری پرۆژەی دەوڵەت و سربەخۆیی لە کردنەوەی فڕۆکەخانەکان و ناردنی پارە لە بەغدادەوە کورد ببێتەوە. ئەو دەسەڵاتی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان کە ئیداری وڵات دەبا بەڕێوە بەڕاستی دەسەڵاتێکە کە نەیتوانی وڵات بەڕێوە بەرێ و هەموو ساڵێک لەم کاتەدا بەڕاستی بانگەشەی یاعلانکردنی دەوڵەتی کوردی دەکرا و ئێستاش بەداخەوە لە دوای ئەو هەموو توموحە گەورەی کە میلەتەکەمان خەباتی بۆ کرد و خوێنی بۆ ڕشت و ئاوار و دەربەدەر و کیمیاباران کراین و ئەنفال کراین ئێستا هاتووەتە سەر ئەوەی چاوەڕێ بین کەی مەتاڕەکانمان بکرێتەوە و کەی موچەمان بۆ بێ لە بەغاوە و کەی بتوانین پەڕۆیەک ئاڵایەک لە شارەکانی ژێردەسەڵاتی ئەستای حکوومەتی عراقی هەڵکەین بەڕاستی ئەوە تەنەزولێکی زۆر گەورەی بۆ ئەمڕۆی دەسەڵاتدارانی هەرێم ئەگەر بە خۆیان بزان. لە مێژووی بزافی ڕزگاری خوازی گەلی کوردستاندا هەوڵەکان بۆ پێکێنانی کیانێکی سیاسی سربەخۆ بووە لە سەرخاکی کوردستان بەڵام حزبە سیاسیە دەسەڵاتدارەکان هیچ کات نەیان توانیوە ئەو دەرفەتانە لە بەرژەوەندی گەلی کورد بقۆزنەوە بەڵکو دەرفەتەکان کراون بە قوربانی بڕیاری حزبی و شەخصی. کادیرێکی یەکێتی پێی وایە کورد نەیتوانی سوود لەو دەرفەتانە وەربگرێت و لە عێراق خۆی بسەلمێنێت بەڵکو بوو بە تەرەفی ئەو ناکۆچیە مەزهەبیەی دوای ڕوخانی بەعەس عێراقی گرتەوە. مامۆسایەکی زانکۆش دەڵێت کورد دەتوانێت تەنیا بە یەک ریزی و تەبایی نێوخۆی ئەو دەستکەوتانە بەدەست بێنێتەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە دەستیدان. بەهۆی ئەوەی کە هەندێک لە سیاسیەکانی کورد وەک پێویست نیانتوانی مامەڵە لەگەڵ دۆخی تازەی عێراقەکەن و ئەو شەڕەتایفی کە لە وڵات لە منطقەکەی هەبوو نیانتوانی بەتەواوەتی هاوسەنگەکەی بپارێزن بووینە بەشێک تاڕادەیەک بەشێک تەڕەفجی لەو ناکۆشیە تایفی کە لە منطقەکەی هەیە ئەو بوو وای لێ هات کورد بەوەش ڕازی نەبوو تەنها داوای ئەوەیە کرد کە فعلن لە دوای لە کۆتایەکانی ئەواخری شەڕی داعشە کە داوای ئەوەیە کرد کە ڕێفراندۆمێک ئەنجام درێ بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی خەڵکی کوردستان لەگەڵ عێراقا ئەمە بۆ خۆی هەڵەیەکی زۆر کوشندە بوو لەبەرەوەی بەبێ دراسەیەکی پێشوەخت ئەمە کرا سەری مای ئەو چەند ساڵەی خەبات و تێکۆشانی کۆمەڵانی خەڵکی کوردستانی خوارد ئەو بوو کاگەیشتە ئەوەی ئێمە بکەینە ژێر هەژمونی تەواوی دەسەڵاتدارانی عێراقەوە کورد پێش ئەو مێژووە ئەیتوانی تا ڕادەیەک بە پێی هەموو بارودۆخە سیاسە هەنوویکەکانی ئەو کاتی کە لە ئارادا بوو ئەیتوانی دەستکەوتێکی گەورەی هەبێ سەبارەت بەوەی کە مافی چارەنووسی و چارەنووسی خۆنووسی و هەموو بوارەکانی تری هەموو سێکتەرەکانی تری بواری سیاسەتە. بەڵام ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەرەوە گوزەرێ وای ینی خوازیاری ئەوەیە کە کورد جارێکی تر بتوانێت پلان داڕێژێکی تازە بکاتەوە سەر لە نوێ پلانێکی سیاسی تۆکمە دابڕێژێتەوە کە بتوانێت چۆن ناوماڵی خۆی یەک بخاتەوە و دوای 27 ساڵ بەڕێوەبردنی حکوومەتی خۆماڵی لە هەرێمی کوردستان و دوای 14 ساڵ دەسەڵاتی کوردی لە کەرکووک و ناوچەدا بڕێنەراوەکان لە ئەنجامی بەڕێوەبردنی ڕفراندۆمێکی حزبی کەرکووک و ناوچانەی دەیان ساڵە کورد خەباتی لە پێناودا دەکات کەوتنە ژێر دەسەڵاتی بەغداد. ئێستاش دوای دەیان ساڵ خەبات لە بێناو دەوڵەتدا کورد ناتوانێت ئازادانە لە یادی نەورۆز و ڕاپەڕینی کەرکووکدا ئاڵای کوردستان هەڵ بکات و یادی ئەو بۆنە نەتەوەییە بکاتەوە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.